بەیانیتان باش ڕۆژەفی ڕۆژتان پێشکەشەکەم بە هیوام ئەم بەیانیە جیاواز بێ بۆ هەموو لایەک و تەندروست باش بن ڕەچاوی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بکەن بە تایبەت زۆر ئاگاداری منداڵەکانتان بن کاتێک دەچنە خوێندنگا و تاقیکردنەوەکانیان ئەنجام ئەدەن دیارە بەشێک لە خوێندنگاکانی هەرێمی کوردستان تاقیکردنەوەکانیان کۆتایی پێ هاتووە و بەشی کەشیان ڕۆژی پێنجشەمە واتە سبێنێ تاقیکردنەوەکانیان کۆتایی دێت من ئومێدەکەم هەمووان زۆر بە باشی خۆمانمان خۆش بوێت بۆی بتوانین خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژی ئەمڕۆ هەواڵ و زانیاری ئەبێت لە ڕێگەی پاملێرەکانمانەوە لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان دواتریش ئێمە تەوەری بەرنامەکەمە تایبەت هەبێت بە هۆکاری زۆربوونی ڕێژەی جیابوونەوەی هاوسەرگیری بۆچی ئەگەڕێتەوە بە تایبەتی بەپێی ئەو داتایانەی کە لەو پێشتر لە هەرێمی کوردستانە هەبوو ساڵ بە ساڵ ڕێژەی جیابوونەوە زیاترە لە ڕێژەی تۆمارکردنی هاوسەرگیری و بەشێک بیر و بۆچوونیان بۆ ئەم بابەتە کاڵتر بۆتەوە هۆکارەکانی چین ئەمە گفتوگۆ دەکەین ئێمە لەگەڵ پارێزەر ڕۆژگار ئیبراهیم معروف کە لە تەوەری دووەمی بەرنامەکەمان لەگەڵمانە ئامادە ئەبێت بەر لەوەی ئێمە تەوەرەکەمان زۆر پرسیار لەباری تەوەرەکەەوە لەگەڵ ئێوە و میوانداری پارێزەرەکەمان ئەنجامی بدەین ئێمە زانیاری پاملێرەکان بۆتانە گوازینەوە سەرەتاش دەچمە شاری هەولێر هەژار بەیانیت باش و سڵاوت لێبێ بانی ئێوە بینەرانی شارپێس باش هەژار کار و چالاکیەکان ئەمڕۆ لە هەولێر چییە و هاوڵاتیان تا چەند پابەندن بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێکی تاواتی هاوڵاتیان پابەندی بستنی ماسک و ڕێنمای تەندروستیەکانە بوون ئەو شوێنەی ئێستا لێم ئەمە باغی شاری پێدەڵێن لە شاری هەولێر زۆرترین هاوڵاتیان یاخود گەشتیاران ئەوانەی لە ناوەڕاست و باشووری عێراق دێنە شاری هەولێر ئێواران لێرە کۆ دەبنەوە بەڵام لە دوێنێەوە لەلایەن پۆلیسی قایمقامێتی هەولێر ڕێکارێکی تون گیراوەتە بەر بە بەردەوام لە ناو خەڵکدان ئەوەی ماسک نەبەستێ و ماسکی پێدەبەستن و بە بەردەوامیش خەڵک هۆشیار دەکرێت بۆی پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن چونکە دۆخەکە مەترسیدا وەک وەزارەتی تەندروستی ڕای دەگەنێت و ژمارەکەی توژوانش ڕۆژ بە ڕۆژ لە هەڵخشاندا جگە لە ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ئێستادا لە کاتژمێردنەوە دەستی کردوە بە جۆرێک لە گفتوگۆکردنی ڕایێژکاری بە مەبەستی ئەوەی کە پرۆژە یاسای چاکسازی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئامادە بکات لەم گفتوگۆدا چەندی خەڵکی شارەزا و پسپۆر بانگش کراون تاکو ئامادەکاری بۆ ئەم پرۆژە یاسای بکرێت کاتژمێر 11 پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە لەسەر هەندێک لە پێشنیازە یاسا خوێندنەوەی یەکەمیان بدوکرێت هەندێک خوێندنەوەی دووەم و راپۆرتەکانیان دەخوێندرێتەوە لە بەردەم ئەندامانی پەرلەمان بەڵام لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان ئەوەی تێبینی لەسەرەوە ئەوی چاوی لەسەرە گەرموگوڕی یاخود گفتوگویەکی زۆرتر ئەمڕۆ بخاتنی و هۆڵی پەرلەمانەوەیە کە دوێنێ ژمارەیەک لە پەرلەمانتاران یادەستێکیان داوەتە دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە بڕگەیەک لە کارنامەکە زیاد بکرێ ئەویش بە تایبەتە بە موچەخۆریانی هەرێمی کوردستان و لە دەهێشتنی ئەو بڕینە موچەی بکە چەند مانجێکە یاخود چەند مانجێکە لەلایەن حکوومەتەوە دەبڕدرێت کە ناوی لێنراوە خۆگونجاندنیا بڕاندن جا ئەمڕۆکە زۆرترین گفتوگۆ لەسەر و بابەتە دەکرێت و چاوەڕێوە دەکرێت دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەم بڕگەی کە یادداشتەکە دوێنێ لە ژمارەی پەرلەمانتارانەوە ئاراستیاوان کراوە بخرێتە بەرنامەی کارەوە. بەڵێ دەستخۆش هەژار لە هەولێر سوپاس بۆ زانیاریەکانت. لە سلێمانی هەوراز بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ کار و چالاکیەکان ئەمڕۆ لە سلێمانی چییە؟ بەڵێ پەرچەم بەیانی ئێوە بەیانی بینێرانی شارپرێس باش من وەک هەمیشا دەمەوێت لە ڕۆژی کەشوهەواوە دەست پێ بکەم ئەمڕۆ پلەکانی گەرما بەرزبوونەوە بەخۆوە دەبینێ بە جۆرێک بەرزترین پلەی گەرما دەکاتە 28 پلەی سیلیزی و نزمترینیش دەکاتە
دەپلەی سیلیزی بەتابەت لە شەواندا جگە لەوە ئەمڕۆ زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای هواوی بەشی تەکنۆلۆژیا لە ئەو زانکۆیە دەکەنەوە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان و دواتر بڕیارە لە کاتژمێر 12:30 کۆنگرێکی ڕۆژنامەوانی ببەستن و تێدا وردەکاری لەسەر ئەو بەشە بۆ ڕایگشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشکرا بکەن. دیارە پرسی دەستگیرکراوانی بادینان تاوەکو ئێستا پرسێکی هەنووکەیە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کاتژمێر 2 بەشێک لە یاساناسان چالاکوانی مەدەنی ڕۆژنامەنووسان کەسایەتیەکان لە بەردەمباخی گشتیدا گردبوونەوەیەک دەکەن هاوکات زانیاری نوێ لەسەر کەیسی سزادراوانی بادینان باز دەکەن بۆ خۆتەزانی لە ماوەکانی ڕابردوودا ئەو دەستگیرکراوانەی بادینان کە هەریەکان بە 6 ساڵ زیندانی کران لە هەولێر دیارە لە ماوەکانی ڕابردوودا مانگرتنیان لە خواردن ڕاگەاندوو لە چەند ڕۆژی ڕابردووشدا برایەکێک لەو دەستگیرکراوانە ڕایگەیان کە دۆخی تەندروستیان باش نییە و تووشی چەندین نەخۆشی لەوانە نەخۆشی پێست و خوران و ئەوانە بوون بەهۆی مانگرتنەکەیان و خراپی شوێنەکەیانەوە بڕیارە وەک ئاماژەم پێکرد لە بەردەمباخی گشتیدا کاتژمێر 2 گردبوونەوەیەک ساز بکەن و هاوکات کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەوێدا ئەنجام بدەن پەرچەم لە ئێوارەی دوێنێەوە درەنگانێکی ئێوارەی دوێنێەوە چەندەنگێکی گەورە چەندەنگێکی بەرز لە شاری سلێمانی دەبیسترا ئەمە نیگەرانی لای هاوڵاتیان دروست کرد دەنگەکە بە جۆرێک بوو هاوشێوەی دەنگی تەقینەوە و ئەو بابەتە بوو لە ئەو دەنگا لە نێو هێزەکانی هەفتاوە بەرزەبوویەوە من لەگەڵ وتەبێژی هێزەکانی هەفتا ئەحمەد لەتیف قسەم کرد ئاماژێ بۆ کردەوە پاشماوەی یاخود تەقینی خۆیان هەندێک تەقینەوە و هەندێک چەک و تەقەمەنیان کە ماوەکەی بەسەرچەوە بەکاری نەهێنن بە شێوەیەکی هەندەسەی لە ناو هێزەکانی هەفتا و بەبێ زیان گەیاندن بە دەوروبەر و بەبێ زیان گەیاندن بۆ هیچ کەس و شتێک ئەوانیان بە شێوەیەکی هەندەسی سەربازی تەقاندۆتەوە ئەمە لە کاتێکدایە ئەو دەنگی ئەو تەقینەوانە مەترسی لە هاوڵاتیان دروست کردەبوو پەرچەم ئەمە زانیاریەکانە لای من دێمە لای ئێوە بەڵێ دەست خۆش هەوراز بە هیوای ڕۆژێکی پرچالاکی بۆ تۆ لە هەڵەبجەی شەیدەوە پەیامنێرمان شادی بەیانیت باش کار و چالاکیەکان ئەمڕۆ لە هەڵەبجە چییە؟ سڵاتان لێبێت و بەیانیتان باش زەمیلەرزەیەکی بەهێز ئێوارەی دوێنێ لە کاتژمێر 6 و 12 خولەک لە پارێزگاکانی سلێمانی و سلێمانی و کەرکووک و هەڵەبجە و لە شارەکانی دەربەندی خان و سەی سادق و هەڵەبجەی تازە و هەڵەبجە ڕوویدا ئەمە لە کاتێکدایە کە ئەم سنتەری بوومەلەرزانیی ڕۆژهەڵاتی ناوڕاز لەبارەی بوومەلەرزەکەەوە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیان کە چەقی بوومەلەرزەکە 61 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی بانەوە بووە و هەروەها بەپێی نەخشەکەش بێ بوومەلەرزەکە لە نێوان سنووری ئێران و عێراق بوو بە نزیکەی لە شاری پێنجوێن ڕوویداوە و قۆڵی بۆ زەمیلەرزەکەش 10 کیلۆمەتر بووە بۆ گوڕی 5.2 پلەی ڕێختەر ڕوویداوە دوای ئەوەی کە ژمارەی بوومەلەرزەکانی ئەم شەوی ڕابردوو گەشتە 7 بوومەلەرزە لە شاری پێنجوێن ئەمەش ترس و دڵەڵاوەکەی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە دروست بوو بۆیە زۆربەی هاوڵاتیان لە سەر شەقامەکان ڕۆژیان کردەوە و لە ترسیەوەی کە بوومەلەرزە بێ بەڵام ئەو بوومەلەرزایی کە زەرزیانێکی هەبووە لە شاری پێنجوێن زیاتر وەکو بڵێن لە نەخۆشخانەی گشتی شاری پێنجوێن ڕوویداوە ئەمەش بۆ هۆی جیاواز لەوەش بۆ هۆی داڕمانی شاخی داڵانی لە هەورامان و جیاواز لەوەش بەڕێبەرایەتی شارە زووری بەڕێبەرایەتی ئاسایشی شارە زوور ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە لە ڕوونکردنەوەکەدا ئاماژە بەوە دەکات لەسەر ئەو کارمەندەی پۆلیسی هاتوچۆی دیارە کە ماوەی چەند ڕاوژی ڕابردوو دەنگۆی هەواڵی ئەو بڵاوکرایەوە کە ئەو کارمەندە دیار نەماوە بێسۆراغا بەڵام لە دوای ئەوەی کە کارمەندی پۆلیسی هاتوچۆی بەڕێبەرایەتی دیارە کە ناوی سەلاح حەمەغەریبە پاشنیۆڕۆی دوێنێ لەلایەن باسەکانی بەڕێبەرایەتی لە بازگەی خورماڵ لە کاتی هاتوچۆدا دەستگیر کراو بەڕاوی لێکۆڵینەوەکەی بۆ کراوەتەوە هەروەها بەپێی زانیاریەکان بێت ئەو هاوڵاتیە بە ئەن قەست خۆی ون کردووە و هەروەها پەراوی لێکۆڵینەوەشی بۆ کراوەتەوە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی و بۆکە بخۆی ون کردووە
هەروەها جیاواز لەوەش بەڕێبەراتی تەندروستی هەڵابجە لە ماوەی ڕابردوودا ئاگاداری سەرجەم بەڕێبەراتیەکان و هاوڵاتیانی شاری هەڵەبجەی کردەوە کە بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا سەردانی نەخۆشخانەی مناڵانی هەڵەبجە بکەن و هەروەها داوای لەو هاوڵاتیانە کرد کە ناویان نەنووسیوە بۆ ئەوەی ڤاکسینەکە وەربگرن ژمارەیەک لە بەڕێبەراتیەکان و کارمەندانی تەندروستی و هەندێک لە بەرپرسان کە ڤاکسینیان وەرگرتووە ئەوە ئەمڕۆژ بڕیارە شێخ عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە ڤاکسینی کۆرۆنا وەربگرێت ئەمە لە کاتێکدایە کە 3 حاڵەتی تووشبوون بە کۆرۆنا دەستنیشان کراوە هەر بەپێی ڕاگەاندراوی وەزارەتی تەندروستی بە ڤایرۆسی کۆرۆنا کە بڵاوی کردێتەوە لە 24 کاتژمێری ڕابردوو تاوەکو ئێستا لە هەڵەبجە 20 پشکنین ئەنجام دراوە و لەو ژمارەش 3 حاڵەتیان وەک تووشبووی کۆرۆنا دەستنیشان کراون و تۆمارکردنیم حاڵەتە نوێیانە کە لە پارێزگای هەڵەبجە هەیە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بۆ 3152 کەس بەرز بووەتەوە ئەمەش لە کۆی ئەو پشکنیانانەی تا ئێستا لە شارەکە ئەنجام دراوە ژمارەیان 7859 کە تووشبوون و لە ئێستادا 34 تووشبوو لە ژێر چاودێری تەندروستیدان و لە هاتنی کۆرۆنا لەگەڵ سەرەتای هاتنی کۆرۆنا تاوەکو ئێستا 143 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە و بڕیارە ڕۆژی هەینی نوێژەبارانە ئەنجام بدرێت لقی هەڵەبجەی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان لە هەڵەبجە ئاگاداری سەرجەم مامۆستانی ئاینی و هاوڵاتیان دەکاتەوە کە لە ڕۆژی هەینی نوێژەبارانە ئەنجام دەدرێت لە گوڵانی خوارۆ نزیک پەروەردە لە کاتژمێر 2 پاشنیۆڕۆ نوێژەبارانە ئەنجام دەدرێت ئەوە جیاواز لەوەش پژنیۆڕی دوێنێ لە سەی سادق ترمی منداڵێکی کوڕ بە ڕەگاز عەرەب کە تەمەنی 2 ساڵە گەیاندایە نەخۆشخانە و لە ئەنجامی ڕووداوی هاتوچۆ کە دەست لە کاتی کارکردندا گیانی لەدەستدا بوو پاشان گەیاندیانە نەخۆشخانەی دادی پزیشکی لە سلێمانی و بەرمەکان ڕادستی ئەوان کردووە ئەمە تەواوی زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بوو. بەڵێ شادی دەستخۆش سپاس بۆ زانیاریەکانە دەچمە گەرمیان ڕێبین بەیانیت باش سڵاوت لێ بێت ئەگەر پێمان بڵێیت ئەمڕۆ کار و چالاکیەکان و زانیاریەکان لە لای تۆ چییە؟ ئەمێ سەرەتا بە ئامارەکانی کۆرۆنا دەست پێ بکەم کە لە بەیاننامەی وەزارەتی تەندروستی لە 24 کاتژمێری ڕابردوو بڵاوی کردەوە لە گەرمیان 584 کەس پشکنینی بۆ ئەنجام درراوە لە کۆی ئەمە 7 کەس توش بوون و لە هەر قەزاکانی چواردەوری سنووری گەرمیان و دەربەنیخانیش لیژنەکانی ڕۆبەڕووبوونەوەی کۆرۆنا هەمویان لە ناو بازاڕەکان چاودێری شوێنە گشتیەکانەکان و ڕێنمایەکان و بڕیارەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێەکەن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی ئەو دۆخەی کە دروست بووە نەخۆشی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە بڕیارە ڕێوڕسمی یادی ئەنفال بە ڕێوە نەچێت تەنها تاجە گوڵینە لەسەر گوڵکۆی شەیدان و ئەنفال دابنرێت ئەمەش لە چوارچەوەی ئەو بڕیارانەیە کە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی باڵای کۆرۆنا دەری کردووە لە گەرمیان ئەمساڵ یەکێکە لە ناوچە زیان لێکەوتەکان بە هۆی وشکە ساڵیەوە و زیانێکی زۆری بەرەکەوێ زیاتر لە 170 بەرهەمە کشتتوکاڵەکان لە ناوچوون بۆیە چاوەڕێیەکەن هەفتەی داهاتوو راپۆرتێک لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە تاوتوێ بکرێت و وشکە ساڵی ڕابگەێنرێت و بە ڕێکاری پێویست بگیرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی ئەمە ئەو زانیاریانە بوون کە لە گەرمیان لامامبوو پەرچەم دەگەڕێمەوە لای تو. بەڵێ ڕێبین دەستخۆش بۆ زانیاریەکانت لە گەرمیانەوە. بەڵێ بەڕێزان دیارە میوانی بەرنامەکە تایبەت بە ڕێژەی زۆری جیابوونەوە لە هەرێمی کوردستانە و بە تایبەت لە شاری سلێمانی پارێزەر ڕۆژگار ئیبراهیم معروف بەهۆی حاڵەتێکی نەخوازراوە ئاگاداری کردوونێتەوە کە ناتوانێت بەشداری بکات. بەڵێ ڕۆژەوی ڕۆژی ئەمڕۆمان پێشکەش کردن بە هیوام هەموو لایەتە دروست باش بن. خواتان لەگەڵ.